زۆر سپاس. ئەم بەشەی بەرنامەکەمە بە دەنگە خۆشەکەی ئامێری کلارنەتەکەی کاک ڕەنج کەنعانەوە دەست پێکرد. ئێستا لە لامان ئامادەیە زیاتر لەگەڵ ئامێری کلارنەت ئاشنامانەکات و هەروەها چەند پارچەیەکی دیکەی کلارنێتیشمان پێشکەشەکە. کاک ڕەنج بەخێربێی. سپاس خۆشحاڵی مامەدەبوونت. هەر یەک تۆز لەسەر ئامێری کلارنێت زانیاریمان پێشکەشەکەی چۆن ئامێرێکە تا چەند لای خۆمان جێی بۆ کراوەتەوە. ئامێری کلارنێت وەکو لای هەمومان ینی دیارە ئامێرێکی بڵێن هەواییە نەفخە سەرەتای ساڵانی 1970 لەلایەن بڵێن دروستکەری ئامێرە هەوایەکان یۆهان کریستۆف ئیبداع کرا بڵێن دروست کرا. دواتر پەرەی پێرا و چەند جۆرێکی هەیە بڵێن دیارترینیان ئەوانەی کە بەکارێت لە سەمفۆنیا و لە کۆنسێر و لەو بابەتانە کلارنێتی سی بیمۆڵە سۆپرانۆیە بڵێن کلارنێت باسە بەو شێوەیە. ئەمەی جەنابەت کە ئەیژەنی جۆرە لە جۆری کلارنێتی سۆڵە سۆڵ بڵێ بڵێن کە ئێمە ئاڵێن سۆڵ یان سی بیمۆڵ یان کلارنێتی دۆلا چییە لەبەرەوەی ئالەتێکی ترانسپۆزە جیاوازە لە ئالەتەکانی تر. هۆم ناگەر من لەگەڵ ئالەتەکانی ترا بڵێن ژەنین بکەم ئەبێ تۆنەکەی بگۆڕم بۆ منە لەگە ئالەتێکی عوداگەر لە تۆنی لا عەزفگام نەبێ بچمە تۆنی می بۆی هەمان تۆن بەخشم بە گوێگر بڵێ. ئەمە لەگەڵ ئامێرە کوردی ڕۆژهەڵاتیەکانە لە ڕاستیە باشتر ئەگونجێت. مەبەستت ئەوەیە؟ نانە شەر ئەگونجێت چکە ئەمە ئالەتێکی غەربیە ئالەتێکی هیچ کلارنێتێک نییە بڵێ ئالەتێکی شەرقیە. ئەمە لێرە خۆمان بە تەکنیکی خۆمان بەو شێوازی ژەنین و مقام و ئەوانەی کە باوە لە مۆسیقای کوردیە بەو شێوەی ژەنین ناخۆی ئالەتێکی غەربیە. من هیچ کلیلێکم نییە بڵێن دەستی بخەمە سەر تۆنێکی چارەکیم باتێ تۆنی چارەکی تیانێ بە تەکنیکی لێ و بەدەست ئەو تۆنانە دروستەک باش. کاک ڕەنج میوزیک خۆراکی ڕۆحە. ئەم دەستەواژی ئەم ڕستەیە زۆر کاریگەری بەجێشتۆ لەسەر هەم ژەنیار هەم لەسەروەی گوێپیستی میوزیکیشە. کلارنێت چۆن لای کاک ڕەنجەی بۆ حەزی بۆی هەبوو خۆی فێرکردیایە؟ ڕاستەکەی هەموو ژەنیارێک بڵێن کە دەسەکا بە فێربوونی ئەو ئالەتەی کە حەزی لێتی ڕاستی ئەبێ هەستی خۆی بجوڵێنە یعنی ئەبێت تەنسیقێکی تەواو ینی تاو کاری تێبکە اینجا تۆ توانی فێری و ئالەتەبی. کەس نییە لە دنیاە حەزی لە ئالەتێک نەبێ بێ فێریشی بێ ینی ئەوە پەیوەندی ئالەتەکە و ڕۆحی خۆتە پەیوەندی بە ڕۆحی و کەسەوەیە. منیش بڵێت سەحر وایە هیچێکە لەو ئامێرانەی من زۆر جار لە ژەنیارە جیهانیەکانیش یعنی کە سۆڵۆی خۆی ئەبێت ئەچێتە جیهانێکی جیاوازترە چاو ئەنۆکێنن ڕابکە لەک هەناسەیەکی زۆر باشیە دەستێکی زۆر باشیشەیە کە خۆی لەگەڵا بمەجا نازانم تۆ خۆت گوتە لە مناڵیەوە پێشتر تۆزێک قسەمان گوت لە مناڵی و حەزێکی خۆم بوو ڕۆژانە خۆت کاری لەسەرەکەی بەنی تەمارینی خۆت هەیە بە دڵنیاییەوە چکە مۆسیقا شتێک نییە بڵێ من ینی فێری بووم وازی لێ ینی ئەبێ بەردەوام بی چکە دنیایەکە کۆتایی نییە بەڕێم ینی ڕۆژانە ئەبدەیتی تازەیە ڕۆژانە شتی تازەیە تۆ ئەبێ بەردەوام لەگەڵ ینی ڕاهێنام بکەی گوێ بگری بەردەوام بیت بەڕاستی. جا تۆ لە گیتارەوە یەکەم جار دەستە پێکردە اینجا گەشتووە بەمە زۆر جیاواز نین؟ زۆر جیاوازە لەبەرەوەی ئەو ئالەتێکی وەتەریە ئەمە ئالەتێکی هەواییە. ڕاستەکەی من بیدایەت لە مناڵیەوە لە خێزانێکا پەروەردە بووم زۆربەی زۆریان ینی کە کۆڕ و کۆبوونەوە دروستە بوو دەنخۆشی تیا بوو میوسیزیانی تیا بوو ینی بوو بۆ خولیان بەڕاستی. منیش سەرەتاگە دەستم پێ کرد بڵێن ئەم خوێن لە پاڵیشە ئەچوومە خولی هاوینانەوە ینی بۆ فێربوونی مۆسیقا بەڵام بەهۆی سەرقاڵبوون بە خوێن و بە ژیانەوە ینی چەند جارێک دابڕاوم لەم ساڵانی پێشوە ینی بەردەوام تقریبان بۆ 7 ساڵێک ئەبێت لەگەڵ هەردوو ئالەتەکە بەردەوام بووم بەڵام لە دواتر ئاوازم لە گیتارەکە هێنا دەستم کرد بە فێربوونی
کلارنێتی کردن بەڕاستی مامۆستا بەڵێ عومەر باشە گیتارەکە هیچ بیرت ماوە وەڵی زۆر دەمێکە ئاسم پێنەکە بەڵام ئێستا ئەوەکە کۆبینەوە لەگەڵ برادەران و خێزانی ئەوانە جاجا شتێکی پێشانم یان بەزگەبوو هێنای لەگەڵ خۆتە وەڵی اینجاکە زۆر باش لەبەرە بیرم چۆتەوە هینا بەسەرچە کاغڕنج بۆ نمونە زۆر جار لەم ئامێرانە زۆر خۆشە کەونە حەز و خولیایکی ڕۆحیت هەیە زۆر حەزیشەکەی بۆ نەگەرتی ببێت ژەنیارێکی باشبی حەزەکەی بە ئاکادمیەکەشی بەڕێگای نۆتا بۆ بەڕێگای ئەوەی کە بتوانین لەگەڵ چەند ئامریکەیە ئەم دەنگە تێکەڵکەی هیچ مامۆسایەکە بۆ کاوکاری ئەم بابەتت بێ مامۆسا هەبوو بە هاوکاری من کات ناڵێ مامۆسا بەڵێ عومەر مامۆسا ڕێژوان ینی زۆر جار کۆبووینەتەوە گروپان دروست کردووە و لایەزالیش لەگەڵ کۆمەڵێ هەرگەنجی ئەم شارە خۆشەویستە ستۆدیۆیەکی پچکومان دروست کردووە لەسەر ئەرکی خۆمان ینی ئەمانوێ خزمەت بە هونەری کوردی پێم بەڕاستی بە شێوەیەکی جیاوازتر بۆ لە دواتر ئیشەڵا بەرهەمەکانە بینن چۆنی چارەیەکێک ئیشەڵا بەڵام تاکو ئەوە ئیشەڵا خەنە بواری ئەوەی کە هەمووان ئاگاداری بن با ئێستا بچن لای پارچەیە سەرچە میوزیکەکە سەرچە بێگومان چێژوەرە دەستەکانت خۆش بێ میوزیکەکە دەژانی سەحرم وت ئاوکارمان گوڵانەوە خۆی لێرەیە زۆر جار دیمەنی باکووری کوردستانمان بۆ دانێ بە کۆمەڵە میوزیکۆ کە دەست پێ کرد بە دیار بکرەوە پیای هاتم منیش خوێنەکانم هێنایە بەرچای خۆم بۆ ماردین و بۆ ئەو سروشتە جوانەی ئەوێش بێکومان چەندین ژەنیاری زۆر باشمان هەیە بۆ کارکردنە لەگەڵ وتە گروپێکمانەیە هیچ بەشداری فستیڤاڵ کارێکی بۆ نمونە جەماعی کە لەگەڵ یان ناکرد بێت هیچ کارێکتە لەو شێوەیە هەیە وڵی بۆ فیستیڤاڵ تا ئێستا بەشداریم نەکردەوە بەڵام بەشداریم لە زۆرێک لە بڵین بەرهەمی جەماعی ئەوانە کردو لە ستۆدیۆ لە دەرەوەی ستۆدیۆ ئەوانە جا باسی مۆسیقای باکوورێکرد بەڕاستی من هەر ڕەم وایە ئەو شێوازە هاڵت میوزیک ینی تاسیسی میوزیکی کوردیە بەڕاستی لەبەروی ڕەسەنایەتی خۆی لەدەست نایەوە تا ئێستا و شوێنیش کەشمان هەر بەو شێوەیە یان موزیک و مقاماتی هەورامان هەر بەڕاستی ئەماشتە ینی ئەوانیش زۆر جوانە تا ئێستا هەورامان مۆسیقای هەورامی لە هۆرە لە سیاچەمانە لەم بابەتانە تا ئێستا ڕەسەنایەتی خۆیان لەدەست نایەوە جا من زۆر تەسیری بڵین هاڵ میوزیکم لەسەر بە تایبەتی باکووری کوردستان لەبەرەوەی وەکو وتم زۆر لە ڕۆحی ئێمە نزیکە بە تایبەتی کورد ینی شێوازێکی زۆر تایبەتە
میوزیکەکان چێژ بەخشە سەحەر ببوورە ینی زۆر جار کاڵین دیاربەکەسا پێیوتم سەحەر یەکسەر ساز ینی شێ لەو ئامێرانەی کە لەوێنە بڕوا بکە کە جۆت لێبێت یعنی هەستێک تایاتێ من دایمە وتومە هەستێکی زۆر کوردانەت هەیەێ ینی هەست بە خۆتەکەی هەستێکی کێمە میلەتیشین جاری وە ئەمەنە بە شێوازێکیشەنن هەست بوو نەهامەتیان ناکەی کە بە سەرمانە هەست بە واکەی کە بۆ پارچە پارچەتانکەین کاکەمە مەمومان وڵاتیشین ینی میوزیک ئەتوانێت کەلتوری تۆ بناسێنە بەڕاستی ڕاستی من هەر ڕەم وایە میوزیک ینی بەشێکی زۆر زۆر گەورەی کەلتورە و زۆر زۆر تەسیری لەسەر ئەمنی قەومی هەیە بەڕاستی ئەگەر بێت و تۆ هوەر میوزیک لە هەموو بوارەکانە ینی کە تۆ تەسیری گەلانی ترێ بەسەرەوە بوو بەڕاستی ئەمنیەتی قەومیشە نامێنێ کەلتورە نامێنێ بەڕاستی ینی هەر ڕەم وایە ئێستا کاکڵنج ئامێرەکەی تۆ ئامێرێکی ڕۆژاواییە چۆن ئەکرێ ئەم ئامێرە ڕۆژاوایی تۆ بیهێنیت میوزیکی کوردی پێ بژەنیت بێ ئەوەی تێکی بێ لەگەڵ ئەوەیە کە ئاگاو لە شوناسەکە بێ لە ڕەسەنایەتەکە بێ ئەم بەرپرسیارەتی خۆ چۆن باسیەکەی وڵی من کە بیدایەت دەسم وایە کلارێت ینی ڕاستەکەی چەند شێوازێک میوزیک باوە لە کوردستانە بە تایبەتی لای خۆمان یەکێک لەو بڵێن فەرعانە مۆسیقای سونەتیە بەڕاستی من هەوڵمە بەو شێوەیە یانی دەست پێ بکەم بەڵام ئێمە زۆر زۆر گوێمان لێ بووە لە قیەمی کەم ناکەمەوە زۆر زۆر جوانە زۆر زۆر خۆشە ستایلێکی تایبەتە بەڵام ئێمە پێویستە گوێمان لە شتی تریژ بەڕاستی بە ئەو شێوازەی کە من ئێسەی ژەنم ینی لە ئێمە لە بازنەیەکە هوەر و مۆسیقا چوو نەکەینەوە ینی پێویستە من نمونەیەک بێنمەوە خوا لێ خۆش بوو هونەرمە حەسەن زیرە ینی زۆر زۆر دەوڵەمەنە زۆر 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 جوانە ڕاستی ئەگەر بەڕای من لە هونەری کوردی بێنی دەدەرەوە هیچی نامێنێتەوە بۆچی ئەوەنە دەوڵەمەنە ئەوە پرسیارە لەبەروی کابراایك بۆ گەڕاوە زۆر شوێن گۆڕاوە هاتۆتە ناوچەی سلێمانی بە شێوەی سلێمانیانە گۆرایی و تۆ چۆتە ئازربیجان بە شێوازی ئەوان لە ڕۆژ هەڵات بە هەمان شێوە ئەمنی ژواڵەمە پێویستە لە هەر شوێنێکە بژەنینمان کرد هەستێکی خۆمانی بینێ هەستێکی کوردیانەی بینێ بۆی چکە ئەوە لەگەڵ ئێمە لە خوێنمانە لە ڕۆحمانە گەورە بووە ناتوانین وازی لێبێنی بەڕاستی خۆی زۆر کاتەڵێن هەمیشە ئەو کەڵە هونەرمەندانە ئێوە مێژووی ئێمە شانازی ئێمەوەمان بێ هەمیشە وەکو بەشێکی گرنگی میلەتەکەمان سەیریان بکەین و ئەوەی کە گرنگە زۆر جار ئێسا وتر لەگەڵ چەند هاوڕێکمان ئەستۆدیەکی بچووکمان دروست کردو زۆر کات جارئێن کاری ئەم هونەرمەندانە شەر نیە گۆرانیەکەی میوزیکەکەی هێنەوە تازەکەری تیاکە نەک دەستکاری ڕەسەنایەتەکەی بکەن بە شێوازێکی ئەم ئامێرە تازانە میوزیکەکە لێنەوە هەڵتان نەوە کاری لەم شێوەتان هەبێت وڵی وەگوتم ئێستا لەواچێ خۆش نەبێ من کۆمەڵێ معلومات بدرکێن باش چکە لە ڕاستیە ینی سەخەریکی کارێکین زۆر زۆر جیاوازە بڕواژ ناگەم تا ئێستا کرابێ بەڕاستی ئەومان پێناڵی کاری سۆدیۆکەتان چیە پارچی میوزیکمان پێشکەشکار سەر چاو خۆش کەمان پیر نەکەوتەوە هەوڵماندا بیڵێنەوە بەڵام بۆمان گۆرانی ماوەسا حەسەن زیرە گوتوێتی گۆرانەکە چیە؟ سێو بێگەی سێو بێگایی ئایدانێ خۆش بوو وەڵی دەنگم باش نییە بەڕاست ماوەسا خوا لێ خۆش بوو تا تۆفیقیشم هەر بتوێتی لاچێک کۆمەڵی هونەرمەندی تر بەڵامەوەی دوانم من لە بیرەوە باش ئێستاوەێتەوە دەستەکانە خۆش بێت هەمیشە ئەوە هەرچەند قسەکردنت زۆر لەسەر خۆیە ئەو پاچانش کە پێشکەشت کردین هەر ئارام بوو هەمیشە خود وا ئاسوودەی کە ئەو پاچانە بژەنیت کە ئارامە یان نە
شاد خێرە ئەمانش ئەژەنی ئەم توانایی تیا هەیە چون کلارنەت کلارنێت ئەتوانی شادیشی پێ بژەنی وایە. زۆر زۆر ینی وەکو ئەو خۆشی شێوازی کاکڕەنج. نەگرێتەوە باڵەبان نەگرێتەوە وەکو باڵەبانی کوردیان دووزەلە ئەوانەی لێت من زۆر جارەڵێن ژەنیاری کلارنێت لەبەرەوەی ئامێرێکی هەواییە بەڵێ پێویستی بەوەی کەسەکە ڕاهێنانی زۆر باش بکایچێ لەو ڕاهێنانە هەناسەدانە بەڵێ بووی کە هەناسەیەکی باش دەبێت من زۆر جار هاوڕێم هەبووە ژەنیار بووە زۆر جار هاتووە بە تایبەتی یەکێ لە ڕاهێنەرەکان لە نێو مەلەوانگەکانە بۆ ماوەی چەند ساتێکە مایەوە لە ژێراوە بۆی کە خۆی ڕابێنێت یاخود ڕۆژانە ڕۆشتنێکی زۆریە کرد ئەوی با هەناسەیەکی باشم هەبێت ڕاهێنانی تۆ چییە بۆ ئەمە بیدایەت کە تۆ دەست ئەەکەی بە فێربوونی کلارێت بەڕاستی یەکەم جار مامۆساگە فێری شێوازی هەناسەدانێکە چکە فوکردن بەم ئالەتەیە ئێمە یەک قامیشمان هەیە لێرە پێویستی بە تەرکیزە پێویستی بە توانای لێوە ینی زۆر لێوی باشە قایمەکەی بڵێن زۆر زۆر شلیش تۆ پێویستە بە تەمرینە یان یەکێک لەو تەمرینە و خۆت باسە کرد مەلەکردنە تۆ توانی مەسەرەن هەناسەی قوڵ هەڵەمژی و چەندێک دەتوانی بەردەوامی پێ بیت بۆ هەناسەدانەوە چکە تۆ کە فۆکەی بە ئامێری کلارەدا پێویستە هەناسێکی باش هەڵمژی تا بتوانی دوورترین ماوە هەناسەکەت بهێڵیتەوە ڕاستی باشە وەکو دوا پرسیاری من لە بەڕێزت کاکڕەنج ئەم ئامێرە دەنگێکی زۆر تایبەتی هەیە تەنانەت هەندێک جار لە وەسفەکەڵەن دەنگێکی لاسکی شاعرانەی هەیە بەڵام لەگەڵ کامێک لە ئامێرەکانی خۆمان دەنگەکەی تەواوتر ئەگاتە گوێ زیاتر بەدڵ ئەنیشێ واللهی ئەوەی کە من ینی ڕایانانم کردبیان لەگەڵ یا ئاسم کردبێ ئامێری قانونە لەگەڵ قانون قانون جیتار پیانۆ لەگەڵم ئالەتانە زۆر زۆر تایبەت زۆر باشە ئێمە دڵخۆش بین کەم ڕۆ لای ئێمە سپاسانە سپاس بۆ تۆ ئەجا دوایین پارچە میوزیکمان پێشکەشەکەی فەت چاوت خۆش بێت. زانم گۆرانی مام لێ بوو پێم وایە گۆرانی بێژەکەش بە هەڵا چوو چیە گۆرانیەکە؟ ئەوە پارچەیەکە تایبەتە بە ناڵێم هاڵ میوزیکە باکووری کوردستانە کاتار بە هەڵە بۆ دەستەکان خۆش خۆشحاڵ بووین کە لێرامەکەم و کورتی ببوورە مەڕاستی دەشە ساز بێت و هیوادارین هەمیشە سەرکەوتوو بیت و بتوانی کاری باش و باش دەستەکان خۆش سپاس